سڵاتان لێبێتەوە کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر کوێیەکەن جوانترین سڵاوی ئێمەتان لەبێ هیوادارم کە هەموو لایەکتان تەندروست باش بن. ئازیزانی ئێمە هەمیشە ئاڵین با پابند بین، با ڕێنمایە تەندروستیەکان با لەمان لە لاو ماڵەکانمانە بمێنینەوە بە هەر هەمومان بۆ پەڕی بەرپرسیاری و مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکەین کات دۆخێکی هەرسیار و مەترسیدارە. ئەگەر هەمومان پابند بین بە ڕێنمایەکانەوە ئەو کاتە هەمومان ئیشەڵا دوورە بین لە ڤایرۆسی کۆرۆنا. ئازیزانی ئێمە بۆ ئەمڕۆ دکتۆر کۆسار محەممەد علیمان لەگەڵایە کە پسپۆری نەخۆشەکانی هەنا و سنگ و بۆریەکانی هەوایە و هەروەها ڕاگری کۆلێژی پزیشکیە لە زانکۆی سلێمانی کاپێکەوە گفتوگۆ ئەکەین دەربارەی نوێترین چارەسەرەکان یاخود نوێترین ئەو پێشات و زانیاریانەی کە دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا هەم لە کوردستان هەم لە جیهانیشدا هەیە. وەک دەزانین کە هەمیشە ئامارەکان شتی تازەمان پێڵن کە بەداخەوە لە کوردستانیش کە ڕێژەی توژبوون بە ڤایرۆسی کۆرۆنا زیادی کردووە، بەڵام لەگەڵەوەشدا کە هەندێک هەواڵی دڵخۆشکەریش هەیە. ئێوەش ئەتوانن هەر پرسیارێکتانە بۆ دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا یاخود لە ئەو پرسیارانەی کە لە چوارچەوەی بەرنامەیە ئەتوانن بیکەن لە ڕێگەی هەردوو ژمارە تەلەفۆنی 053 322 053 320 54 57 ئەتوانن پەیوەندیەکان بکەن و هەروە پرسیارەکانی خۆتان ئاڕاستی دکتۆر کۆسار بکەن. دکتۆر کۆسار سڵاوت لێبێت، ئەم کاتە باش بەخێر بێت. سپاس. دکتۆر کۆسار وەک دەزانین کە قەدەقی هاتوچۆ تاکو زیاتر بێت شڕتر ئەکرێتەوە لە هەنە شوێنی کوردستان کە تاکو ئێستا قەدەقی هاتوچۆنە بۆ بەڵامە بینین کە بە خەوڵی لایەنە پەیوەندیدارەکان ئەو شوێنانش بۆ نمونە کەرەنتینە ئەکرن کە بەداخەوە لەم چەند ڕۆژە هەواڵەمان بیستکە لە چەمچەمان یاخود لە دەربەندی خان لەوێش کە توشبوو هەیە. ئەگەر خەڵک زۆر پرسیارا کات کە ئەم قەدەقی هاتوچۆیە بۆ ئەگەر خوا نەخواستە ئەم قەدەقی هاتوچۆیە نەکرایە و هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان کەرەنتینە نەکرایە، ئەتوانێت کە دۆخی کوردستان بەرەو کوێ ڕۆی؟ زۆر سپاس، پرسیارێکی زۆر بەجێیە. بەڕاستی ئەم نەخۆشیەکی ڤایرۆسی هەمومان نەزانین نەخۆشی ڤایرۆسی بڵاو بێتەوە بە هۆکاری جیاواز، بە هۆکاری لیک، بە هۆکاری درۆپێت. هەندێک بەحسی تازش کراوەڵێ بە هەواش لەوانەیە بڵاو بێتەوە. بەحسە تازەکان کە لە سین دروست کراوە لە ماوەی خیرا بەوا بڵاو بێتەوە لەبەر لە کۆنتاکتە بڵاو بێت، یعنی تێکەڵبوون و قەرەباڵغی لە ئەمە هۆکارێکی زۆر گرنگە بۆ بڵاوبوونەوە. خۆتان سیستمی سەحی لە وڵاتانی ئێمە سیستمێکی زۆر پێشکەوتومانیە و شوێنی زۆر ئامادەکراومانی هەرچەنە لەم ماوەی پێشوا کە کارێکی زۆر گرنگ کراوە لە بەڕێبای تەندروستی سلێمانی هەموو کوردستان کە شوێنێکی زۆر ئامادەکراوە بۆ ئەم نەخۆشانە. ئەم نەخۆشانە کە توش ئەبێ خوا نەخوازەکە بڵاوبوونەوە کە زۆر بێ ژمارەیەکی زۆر خەڵک بیگرێ، ئەمە شوێنی خاصیانەوە، شوێنیانێ پێڵە شوێنی ئەینایی مڕەکەزە و جیهازی هەناسی دەستکردیانەوێ کە ئێستا وڵاتانی جیهان وڵاتی پێشکەوتەکانی جیهان گیریان خوارە بەدەستەوە. ئیتالیا آخر خبرە جیهازی کە ناسی دەستکرد بۆ دوو نەخۆش بەکارێنەکە ئەمە لە تووبە شتێکی زۆر غەڵەتە. بە چی بکات چار نییە ئەڵێ نەخۆشەکان هەڵە بژێرە بۆ جیهازی هەناسی بین چانسیمانەوەی زیاتر وی خاتەسەر جیازەکەوی ئەک بزیان چانسیمانە بەجێ ئەڵێ بۆ مردن. یعنی ئەمە بەڕاستی کاریسیە. ئەگەر ئەو ڕێکارانە نەگیراتە بەر لە کوردستان بە دوور نەبوو ئێمەش کۆمالێ بێ و جیهازبی ئیتالیا و فەڕەنسا و سوئیسرا بناڵێن بەدەستیەوە چجا ئێمە چیمان بەسەر بێت. لەبەرەوە ئەمەی کە کراوە من بەشتێکی زۆر ڕاستی دەزانم و بۆی ئەزانم کە ڕێگریەکە لە بڵاوبوونەوەی پەتاکە بێ بە ئاوت برگیان بڵاو بێت و ناو خەڵکە و بێتە هۆی کاریسەیەکی مرۆڤی دروست بێ. لەخوا بە زیابی لە کوردستان ڕویا ئەو کەسانی کە هەمانە تا ئێستا دوو کەسیانە لەزاوە، هەردووکیان نەخۆشی درێژخایانیان هەبووە و هەندووکیان تەمەنیان زۆر بووە. لەبەرەوەمە دوو هۆکارن بۆ مردنەکە نەک ڤایرۆسەکە بەتەنها. ئەو کەسانی کە توش بوون تا ئێستا تا ئەم دقەیە هیچ نەخۆشێکمانیە پێویستیەوە بە هەناسی دەستکردە بوو بێت کە ئەمەش ئاماژێکی دڵخۆشکەرە بەڕاستی ڤایرۆسەکە هەمانە، بەڵام ڤایرۆسەکە بڵاو نەبووەوە. سەوارە بۆ شوێنانەی وەکو بڵێن دەربەنی خان و ئەو ناحیە لای هەوری ناحیە سێبەرانە کوێ ناوکەین کەرەنتینی کرا شتێکی زۆر باشە. ئەمەیەکێ لە هۆکارەکەی کە نایڵێ بڵاو بێتەوە بە هەموو وڵاتەکەیە. یەکێ لەو وڵاتانی کە ئەمەی تەطبیق کرد و سەرکەوتوو بوو تایە وڵاتی کۆرەی جنوبی. ئەگەسی ئامارەکان کە کۆرەی جنوبی لە ماوەیەکی زۆر کەمە ژمارەی گەشتە 8,000 لە 8,000 بۆ 9,000 مایەکی خایان بوو بە 9,000. لەبەرەوە نی هێژ وڵاتێک ئەو شوێنانی کە تایە بڵاوە بوو ژمارەی عەدەدی تیا زۆر بوو کەرەنتینی تەواوی ئەکرد
تا هەموو سێڤەیە کرد هەموو تێسی بۆ خەڵکە کرد ئەوانەی جیاکرد و خەڵکی ئێشتەوە بە هەمان شێو لە شوێنەی وای لێ کرد نەخۆشیەکە بە تەواوی کۆنتڕۆل کراوە کە دووەم وڵات دوای سین کە کۆنتڕۆلی کرد کۆرەی باشوورە کە بە سیستمی کەرەنتین. دەستەکانە خۆش دکتۆر پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە کاک ئازاد لە دوکانەوە کاک ئازاد سڵاوت لێبێت و ئەم کاتە و باش فەرموو ئەگەر پرسیارێکی دیاری کراوەتە ئاڕاستی دکتۆر کۆساری بکەم. چۆنی بەڕێزم باشی؟ زۆر سپاس کاک ئازاد فەرموو. بەسپارسی بەرنامەکە لێکەم. زۆر سپاس. وەڵای من هەندێک پرسیارما بوو ئێستا ئێمە نەخۆشی سرە لە دەماغمان هەیە یانی تەواندا ئایا بۆ ئەوانە هیچ شتێکەیە لە ڕێگای ئەم نەخۆشیەوە یانی بۆ ئێمە خراپ بێ. دوو ئێستا لە ویلایەتێکی بینیم لەناو شاری سلێمانی بەڕاستی ئەمە جێگای سەرسوڕمانە هەندێک سارەن بینی یانی لەگای یەکە ئەوەی مانای چییە یانی کۆنتڕۆڵ نەکراوە ناو شار دەڵێن کۆنتڕۆڵ کراوە ناوێ هاتوچۆ قەدەغایە بینیم لە ویلایەیە بەڕاستی جێگای سەرسوڕمان بوو بۆ ئێمە کە ئەو خەڵکە لە دەرێ بوو بە سارەوە. واتەمە بەسەوەیە سەرڕای قەدەغەکردنی هاتوچۆ هاوڵاتیان هەر لە دەرەوەن. بەڵێ ئێمە بە شوێک لە ژوورێ هەندێک لە ژوورێ هەندێک لە دەرێ ئەمە جێگای سەرسوڕمانێ ئایا نەخۆشیەکە ئەواندا گران نییە یان ئەوەندە شتێکی دەستید نییە بۆ ئێمە ئەوە خەڵک بۆ بشێنێ لە دەرەوەیە. دەستەکان خۆش کاک ئازاد سپاس بە پەیوەندیەکەت. محەممەدمان لەگەڵە لە سلێمانی و محەممەد سڵاوت دەبێت تۆم کاتە باش بفەرمۆگەر هەر پرسیارەکەت هەیە ئاڕاستی دکتۆری بکەم. جارە پەیوەندەکەی کاک محەممەد پچراوە. دکتۆر کۆسار من لێکەم پرسیاری کاک ئازاتیە نەگەشتم تۆ لای تۆ ڕوون بوو بەڵام لە دوم پرسیاری ئەوە دەربارەی قەدەغی هاتوچۆ بوو. بەڵێ بەڵێ شل دەماغ وەکو نەخۆشی درێژخایەنەکانە هیچ ئامارێت تا ئێستا کراوە ناڵێت ئەو نەخۆشانی کە شل دەماغیانەیە زیاتر تووشی کۆرۆنا ئابنیا لەوانی کە لەبەرەوە هەمان پارێزگاری کە بۆ مرۆڤێکی ئاسایی چۆن نەکرێ و مرۆڤانی کە شل دەماغی ئەو نەخۆشیان کە شل دەماغیانێ هەمان پارێزگاری بۆ کرد دوورکەوتنەوە بەکارێنی دەستکێش و لە شوێنە قەرەوا دەماغ بەکارێنێت و نەچونە دەرەوە تێکەڵ نەبوونی خەڵکو ئەو کەسانی کە پەتیانێت دوورکەوێتەوە لیان ئیشەڵا سەلامەتە بێت. قەدەغەرنی هاتوچۆی تر ئەبێ خاوڵاتیان خۆیان پابن و ئیشی حکوومەت ئیشی زۆری کردووە زۆر هیلاک وەزارەتی تەندروستی بەڕێوای تەندروستی سلێمانی و هێزەکانی ئاسایی هێزەکانی ناوخۆ بەڕاستی هاتوچۆی سلێمانی ئیشی زۆریان کرد زۆر هیلاکن بەڕاستی ڕاگەیەنەکان هەمویان بەزتر خەڵکی خۆی پابن یعنی ئێمە ئازایەتی نییە بڕۆین دەرەوە و تێکەڵی دروستکەین قەرەباڵغی دروستکە ئازایەتی ئەوەیە ئێمە تێپەڕێنین بە کەمترین قوربانی ئەوە ئازایەتیە. کاتە دکتۆر ئەتوانێت بڵێن لە ئێستاە کوردستان لەکوێی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانێت بڵێن بەم ڕێکارە هەنگاوی باشەنین یاخود ئێمەش ئەگەریەوەی کە ژمارەی توشبوونەکانمان هەڵکشان نابێت. طبعا ئەم ڤایرۆسە پیکی هەیە ینی سایکلی هەیە ئینی خۆیە بیدار سەرەتا دەست بێکا بە ژمارەی کەم پاشە ژمارەکە زیاکا لە زیادبوونە ئەبێت ئەگەر ڕێکاری بەرەنگاربوونەوە نەکەی ئەم زیادبووناوێ بە ئاوت برەکانی بڵاوبوونەوە بە هەموو وڵاتە ئەو کاتە ئەبێ بە بڵێن کارەسی مرۆڤی. بەڵام ئێستا ئێمە بەم قەدەقی هاتوچۆی بۆ ڕێکارانی کە گراوێتە بەر و بە پابندبوونی خەڵ بە ڕێنمایەکانەوە بەڕاستی ئەتوانین بڵێن ڤایرۆسەکە مەترسیدارە هێشتا بەڵام کۆنتڕۆڵ کراوە. مەترسیدار هێشتا بەس کۆنتڕۆڵ کراوە. ئەمەش ئاماژەیە کە ئاماژنی بۆی خەڵبڕا دەرەوە تێکەڵی دروستکەین تا ئێستا ئێمە لەژێر مەترسیەکەمان هەیە بێگومان. زۆر باشە. دکتۆر کۆسار بە دەربارەی نیشانەکانیش ئێستاوەکو کاکازادی ژووتی کە ئایا ئەمە نەخۆشیە من ئەمە نەخۆشێکی ئاسانە کە خەڵک ئەوەنە بەجددی یاخۆت وەری نەگرتووە پێی وایە کە نەخۆشێکی ئاسایەک و هەر پەتایەک ئەیگرین و بەری ئەین باز لە نیشانەکانی بکەین و هەروەها پرسیارێکی کەش دکتۆر کۆسار کە باس لۆکرێت کە نیشانەکان لێرە ئەو کەسانی کە تووشیان ڤایرۆسا بن نیشانەکانیان سووکە. زۆر سپاس. نیشانەکانی کۆرۆنا خۆی مەسەلەی سووک و قورسیەکەی ئەمە نازانین کە ئەوە ئیگری ئایا سووکی گرین یان قورسی گرین ئەوەیە لەبانەی ئێمە بیگرین زۆر بە قورسی بگرین بە سووکی بگرین خاتە لە کەسێک بۆ کەسی جیاوازە بە نیشانەکان خۆی پۆلین کراوە بۆ 5 جۆر نیشانە 5 جۆر پریزنتیشیانی کە نەخۆشیەکە بەلای دوگە 5 جۆریە جۆری یەکەم و دووهەم و حتا جۆری سێمی لەوانی هەستی پێ نەکات جۆری یەکەم هەستی پێناکەی کۆرۆناتەیە ئەمە مشکلەکەی دروست کردو ئەمانەی لەوانەی خەڵتوشکەن خۆی هەز ناکە نەخۆشە لەبەرەوە شتێکی زۆر بەسیطە
لێرە لە کوردستان توشبوون لە جۆری یەکەم ئەوەیە کە بە سووکی ئەیگرن و هەستی ئێمەوانی کوردستان توشم خۆشبەختانە لە جۆری یەکەم و دووەم و سێم زۆرن جۆری چوارەم زۆر کەمن و جۆری پێنجەم مانی ئەوانەی پێویستی بە هەناسی دەستکرد هەبێت تا ئێستا نیمانە جۆری پێنجەم لەبەر خۆشبەختانەیە ئەمە هەرچەنە خۆی نەخۆشەکە پێی ئەو داتانی لە لامانە لە سا 82 بە سووکی ئیگرن ئەن هیچی ناوێت نە چارەسەری ئەوێت نە فەحسی ئەوێت نە بەس کەرەنتینی ئەوێت جیاکردنەوە بۆی نەخۆشیکە چووکە جۆرە سووکەکە هەرچەند سووکیش بێت خەڵتوشەکەیت خەڵتوشەکەی لەبەرەوەیە جیاکردنەوە و قەدەقی هاتوچۆ و تێکەڵ بوون هۆکارێکە بۆ پارێزگاری و بڵاوبوونەوەی نەخۆشیەکە ئەو جۆرانی کە هەمانە بە شێوەی زۆر نیشانەکان بریتە لە تایەکی کرد نیشانی سەرەکی نەخۆشیەکەیە کۆکەی وشک نیشانەی دووەمە قورگی ئێشە سەر ئێشە گیانی ئێشە پاشان ئەگەر نەخۆشیەکە تون بێ بە هەناسەتونی و نەخۆشیەکە ئاوازێ بوو بۆری هەوا ئەبێتە هۆی هەناسەتونیەکی زۆر و هەوکردنی سیەکان و پاشان ئەگەر نەخۆشیەکە زۆر تون بێ لەوانەیە بێتە هۆی پەککەوتنی سیەکان لەو کاتانە نەخۆشەکە پێویستی بە هەناسی دەستکرد دەبێت کە بۆ خۆی هەوکردنی سی هۆکارێکە بۆ گیان لە دەستدان و مردنی نەخۆشەکان بە کۆرۆنا ترسی ئەوەمان ئێمە هەیە کاڵی خەڵگۆر لەبەر ئەوە هەندێک نەخۆش ژمارەیەکی کەمە لەوانە بێتە هۆی هەوکردنی سیەکان کە ژمارەیان لە سادەی ئەوانەی کە تووشی کۆرۆنا ئابن و لە سا 6 ئەوانە پێویستیان بە عینایی مڕەکەزی چاودێری وردەیە و لە سا تقریباً 4 بۆ 4 پێویستی بە هەناسی دەستکرد دەبێ و لەمانە کوی ئەمانە لە سا 2 بۆ لە سا 3 ئەمرن لە ئەوی لە ئەو داتین لە چین لامانە بەڵام داتای مردنەکان جیاوازە بە جیاوازی وڵاتەکان بۆ من لە ئیتالای بین داتای مردن گەچۆن لە سا 6 بۆ لە سا 7 بۆ چونکە یەکەم کەرەنتینی بەکارنهێنا قەدەغی هاتوچۆی نەکرد لە سەرتاوە ژمارەی پیری تیا زۆر لە ئیتاڵە لە سا 28 دانیشتوانی ئیتالیا پیرە ئەوە کارێکتۆر کەش و هەوا تا چەند ئەمەش جیاوازی دروست دەکات بۆ جۆری ڤایرۆسەکە و هەروە نیشانەکانی بەڵێ کەژوهەوا هۆکارێکی زۆر گرنگە بۆ بڵاوبوونەوە بە تایبەتی ئاوهەوای سارد ئەم ڤایرۆسە مانەوەی بۆ نمونە لە سەر شوێنە جیاوازەکانە لەسەر تەختە ئەگەر کەژوهەوا ئاوهەوا دەرەجەی حرارە 15 دەرەجە بلانێت 48 ساعت مێنێتەوە بەڵام ئەگەر دەرەجەی حرارە سەروسی بێت لەوانەیە 6 ساعت مێنێتەوە لەبەرەوە ئاوهەوای سارد هۆکارێکە بۆ مانەوەی ڤایرۆسەکە بۆ ماوەیەکی زۆر دەتوانم لەن ئەگەر ئێمە کەشوهامان بەرەو گەرمی بڕوا وەرزەکەش وایە کە بەرەو گەرما ئاڕۆین ترسی ڤایرۆسەکە کەمترە بە خۆت ترسی ئەمێنێ بەس کەمترە چونکە هەیە ڤایرۆسەکە ناومانە ئەگەر لە یەکێک و نەقڵێ بۆ یەکێکە ئەو کاتە کەژوها دۆر نابینێ بەڵام مانەوە لە شوێنەکانە کە هۆکارێکی گرنگە بۆ نەقڵ کەژوها دۆرە بینێتایە ئەم ڤایرۆسە لە 30 دەرەجە بۆ ناقص 6 ئەمێنێت تا سار بێت تا ناقص 6 ئەمێنێت بەڵام لەم سەرە بۆ 30 دەرەجەی حرارە گەرما ئەیکوژێت لە سەروسی دەسەکان خۆشکتۆر بۆ سەر ئەگەڕێمە بۆ لات ئێستا پەیامنێرمان کاروانمان لەگەڵایە ڕاستەوخۆ لە کۆیەوە کاروان سڵاوت لێبێت و ئەم کاتەوە باش فەرموون نوێترین زانیاریەکان بۆ گۆزەرەوە دەربارەی کۆیە ڕێشۆنەکان لەبێت تا چەند جێبەجێ کراوە بە چڕی و هەروە تا چەند هاوڵاتیانیش پابندن. بەڵێ شنیار ئەم کاتەیە و بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان باش دیارە لە قەزای کۆیە ڕێوشوێنە ئەمنیەکان تەندروستیەکان زۆر بە باشی سەرکراونەتەوە و هاوڵاتیان بە شێوێکی زۆر باش پێشوازی لە ڕێنمایە تەندروستیەکانەکەن شوێنەی کە ئێمە لێ ڕاوەستاین ئەمە نەخۆشخانەی گشتی شەهید دکتۆر خالیدە و 2 ڕۆژ لەمەوبەر بەردی بناغی سنتەرێکی تایبەت بە توشبوونی کۆڕۆنەدانرا ئەمڕۆ دیارە ئەم سنتەرە لێرە ئەم سنتەرە بەردی بناغی ئەمڕۆدانراوە من بۆ زانیاری زیاتر لەسەر بواری تەندروستی لە قەزای کۆیە من دەچمە لای زۆر بەڕێز عەبدوڵڵا مەحموود جێگری بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید لە شاری کۆیە کاکتۆر ئەم کاتت باش سپاس بۆم دەرفەتە بەڵێ دەمانێت پرسیاری بکەین لە قەزای کۆیە ڕێوشوێنە تەندروستیەکان و هاوڵاتیان چۆن پابەندی ڕێنماییەکان دەبن. بەڵێ سەرەتا بەخێراتنی کەناڵی گەلی کوردستان دەکەین بەخێراتنی بەڕێز دەکەین سوپاسی بەڕێز دەکەین کە لە یەکەم ڕۆژی هەڵمەتی ڕاگەیاندنی بەرەنگار بوونەوەی نەخۆشی کۆرۆنا بەردەوام لەگەڵمان بووی بۆ گەیاندنی زانیاریەکان و بڵاوکردنەوەی ڕێنماییەکان سوپاسی بەڕێز دەکەین سوپاس بۆ بینەرانی کەناڵی گەلی کوردستان. بەڵێ ئێمە لە سنووری بەروبەراتی گشتی تەندروستی کۆیە هەر لە یەکەم ڕۆژی هەڵمەتی ڕاگەیاندنی بەرەنگار بوونەوەی نەخۆشی کۆرۆنا ئێمە ئامادەکاری تەواومان کردووە بۆ بەرەنگار بوونەوەی ئەم نەخۆشە و سەرجەم
ڕێکارە تەندروستیەکان جیرانەتە بەر لە سنووری بەڕوایەتی گشتی تەندروستی کۆیە. کاکتۆر ئەم سنتەرێکی ئێستا دروستکراوە دوو ڕۆژ لەمەوبەر بە هەوڵی چەند خێرخوازێک لە شاری کۆیە بەردی بناغی دانرا تا چەندەوە پێشوازی لێکن وەکو تەندروستی کۆیە. بەڵێ وڵی ئێمە بەنسبەت تەندروستی کۆیە ئەمە زۆر بەشتێکی زەڕوو دەزانین هەرچەند بەشێک لە هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن کە ئەم سنتەرە پێویست نییە لەبەر ئەوەی بینایی زۆر هەیە لە شاری کۆیە بەڵام ئێمە ئەم هەواڵە بە ناڕاز دەزانین لەبەر ئەوەی لە شاری کۆیە سنتەری تایبەت بە نەخۆشی کۆرۆنانیە چونکە نەخۆشی ڤایرۆسی پەتا ڤایرۆسیەکان پێویستیان بە شوێنێکی تایبەتی هەیە دەبێت ئەم شوێنەیە بە دیزاینی تایبەت بە پەتا ڤایرۆسیەکان دروست بکرێت و لەبەر ئەوەی ئەمە لە قاعەیەک پێک دێت و کە ئەم قاعەیە کە ئەمە ئێستا بڕیاری لەسەردراوە دیارە بینایەکی بچووکە بەڵام بۆ کاتی ئێستا ئێمە کە نەخۆشیەکە لە سەرەتای بڵاوبوونەوە و شکر بۆخوا تا ئێستا تەنها یەک حاڵەتی پۆزیتیڤ لە کۆیە تۆمار کراوە ئەمە شتێکی زۆر باشە و ئەم بینایە لە قاعەیەکی لە نەخۆش سنتەرێکی بچووک پێک دێت کە لە 12 بێت تێدا دروست دەکرێت و ئەم 12 بێدا بە شوشە و جامخانە بێت زیاد دەکرێتەوە ئێمە کارمەندان و پزیشکان دەتوانن لە ڕووی لە جامخانەکان و متابعی نەخۆشەکان بکەین و بێ ئەو بەرکەوتەمان هەبێت لەگەڵ نەخۆشان و توشبان بە ڤایرۆسی کۆرۆنا. کاکتۆر لە سەرەتا زۆر باشی ئێوە وەکو تەندروستی کۆی خۆتان ئامادە کرد ئێستا لە ڕووی کەلوپۆلی پێداویستیەوە لە چ ئاستێکدان و هیچ ئاستێکتان دروست بوو؟ بەڵێ وڵی ئێمە لە ڕوانگەی کەلوپەلی پێداویستی پزیشکیەوە دیارە ئێمە هەتا ئێستا بە باشیمان هێواناوە لە ڕووی ماسک و عینەک و بەدلە و گاون و جلوبەرجی پزیشکی و دەرمانەوە ئێمە شکر بۆخوا تا ئێستا باش بەڕێمان کردو بەڵام لە ئەگەری زیاتر بەردەوامی ئەم نەخۆشی پەتا ڤایرۆسە پێویستیمان بە بڕی زیاتر دەبێت و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان ئاورمان لێ بدەنەوە هاوکاریمان بکەن لە ڕووی پێداویستی پزیشکیەوە بەڵام لە ڕووی ئەجهیزە و جیهازی پزیشکیەوە دیارە کە ڤێنتۆلێتەر کە جیهازی هەناسەی دەستکردی پێ دەڵێن ئەم جیهازەیە کە زۆر پێویستە بۆ توشبان بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا دیارە ئێمە لە نەخۆشخانەی فێرکاری شەی دکتۆر خالید و لە سنووری بەڕوایەتی گشتی تەندروستی کۆیە تا ئێستا دوو جیهازمان هەیە کە ئەویش لە بەشی نەشتەرگەری کاریان پێ دەکرێت پێویستە ئەم جیهازە بۆ کۆیە زیاتر دابین بکرێت لەبەر ئەوەی ئەمە یەک لە جیهازەکانی بەشی نەشتەرگەری ماگواستۆتەوە بۆ ئەو هۆبەی نەخۆشی زیاکراوەکان کە نەخۆشخانە ئێستا زیامان کردوێتەوە دانەیەک لە بەشی نەشتەرگەری ماوەتەوە لێ پێویستمان پێێتی لەبەر ئەوەی ئێمە بەردەوام تا ئێستا نەشتەرگەری ئەنجام دەدەین و نەشتەرگەری ئیمەرجنسی ئەنجام دەدەین لەگەڵ نەشتەرگەری بوونمردن تا ئێستا نانوەستاوە لەبەر ئەم دوانە ناتوان ڕابەسێ دەبێت نەشتەرگەری ئیمەرجنسی و مناڵبوون بەردەوام بکرێت ئێمە پێویستیمان بە جیهازی هەناسەدانی دەستکرد هەیە پێویستە لایەنی پەیوەندیدارەکان لەو ڕۆژ ئاوەرمان لێ بدەنەوە جیهازی ڤێنتۆلێتەر و هەناسەدانی دەستکردمان بۆ دابین بکەن هەرچەند ئێمە چوار جیهازی ترمان هەیە کە هەمان ئیشی جیهازی ڤێنتۆلێتەر دەکەن بەڵام جیهازی ڤێنتۆلێتەر نین بە تایبەت بەڵام هەمان بۆ هەناسەدان بەکاردێنن دەتوانین لە کاتی ناساری بەکاریان بێنین بۆ حاڵەتە. سەرمایه‌دارانی ئەم سنوورە قسەی ئێوە بۆ کۆتایی بۆ سەرمایه‌دارانی ئەم سنوورە چییە بۆی بە تەنکەرتی تەندروستیەوە بێن لەم شارە چەندە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەنگاوی زۆر باشی ناوە؟ بەڵێ وەڵاهی دیارە ئەمە لە سەرەتاوە ئێمە زۆر پێش ئەوەی بڵاوبوونی ئەم پەتا ڤایرۆسیانش ئێمە بەردەوام داواکاریمان هەوە بۆ وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان کە خزمەتگوزاری و ئەجهیزە و پێداویستی پزیشکی بۆ سنووری کۆیە دابین بکرێت بەڵام دیارە بودجە و ینی هەر ئەوەندە ئەوەی کە کراوە تا ئێستا ئەوەندە کراوە بۆی ئێمە داواکارین لە خێرخوازان و خاوەن سەرمایەکان کە ئاور لە کەرتی تەندروستی لە سنووری بەڕوایەتی گشتی تەندروستی کۆی بدەنەوە بتوانن کە هاوکاریمان بکەن لە ڕووی کڕینی ئەجهیزە و پێداویستی پزیشکی و لە ڕووی تەوابوونی ئەم بینایە کە ئەم سنتەری نەخۆشە گوازراوەکان تایبەت بە نەخۆشی کۆرۆنا کە ئێستا لە سەرەتای بناغە دەستپێکردنێتی و کە چەند خێرخوازێک هاتوونەتە پێش و هاوکاری تەوامان دەکەن تا بە کۆتاییگانی بەڵام پێویستمان بە هاوکاری زیاتری خێرخوازان و سەرمایه‌دارانی سنوورەکە هەیە. کاکتۆر دوایین پرسیارم بە کورتی ئەگەر باس لەوە بکەیت ئێوە ڕۆژانە کی دویان سمپڵی هاوڵاتیانی قەزای کۆیە دەنێرن بە هولێر چۆن پێشوازی لە بڵێن پشکنینەکان دەکرێت لەوانێ؟ بەڵێ وەڵاهی ئێمە لە سەرەتادا بەردەوام ئێمە سمپڵمان ناردووە بۆ هەولێر یعنی سوابمان وەرگتووە بەڕێمان کردو بە هەولێر لەبەرەوەی جیهازی تێستی فەحسی ئەم ڤایرۆسە لە کۆیەدا نیە بەردەوام ناردوومان بە هەولێر سەرەتا زۆر لەبەر ئەوەی لە هەولێر ینی نسبەکانی وەرگرتنی سواب کەم بوون بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە لە سنووری هەولێر دیارە بە شێوەیەکی بەربڵاوتر بڵاوبەتەوە ئێستا لە ماوەی 8 ساعت ئەمە نتیجەکانمان وەردەگرێتەوە بەڵام ئێستاکانە تقریبا 24 ساعتی پێ دەچێت تا ئێمە نەتیجەی فحسەکان وەردەگرینەوە و هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە ئێمە بەردەوام دەبین لە خزمەتکردنیان و ئیشەڵا ئەم نەخۆشیش کۆتایی پێدێت و سەر دەکەین بەسەریدا. بەڕێز عەبدوڵڵا مەحموود جێگەری بەڕێوەبەری نەخۆشخانەی
سەربەخشەکانی گشتی شەهید دکتۆر خالید زۆر سپاس بەوەم دەرفەتەوە. بەڵێ شن یارەمە کۆی ئەو بابەتە تەندروستیانە بوو لە سنتەری قەزای کۆیە باسی لێوەکرا دکتۆر عەبدوڵڵا مەحموود باسی لە هەموو ئەو پێشاتە تەندروستی و ڕێنمای تەندروستیەکان کرد بۆ هاوڵاتیانی قەزای کۆیەوە. من دەمەوێت بە دەرفەتی دەزانم لێرەوە چەندین دەستگای خێرخوازی لە شارەکەیە لە ئێستا کۆمەڵێک لە هاوڵاتیان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەهۆی نەبوونی موچاوە بەهۆی پەکەوتنی بازارەکان بێکار ماونەتەوە ئەمان لە ڕێگەی کۆمەک و پێداویستی خۆراکەوە بەسەر ئەو ماڵە هەژار و کەم دەرامەتانیان دابەشەکەن. ئەگەر پرسیارێکتر نەما بێ من دەگەڕێمەوە لە ئێوە بە هیوای سەرکەوتن بۆ پزیشک و کارمەندانی هەرێمی کوردستان. دەسەکانە خۆشکار وان سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەشت. بەگومانە مەجێ دڵخۆشیە دکتۆر کۆسار کە ئابینیت ئەو کەسانەی کە سەرمایه‌دارن یاخود ئەو کەسانی کە کاری خێرخوازیەکان هەمومان پێکەوە دەزەنەوە دەست بۆی ئەم بارودۆخە سەختە تێبپەڕێن هاوکاری یەکتری بکەین. دکتۆر کۆسار باس لەوە بکەین کە هەروەش باسکراوە کە ئەم ڤایرۆسە کار لەسەر کۆ ئەندامی هەناسە و سیەکانەکات کاواتە ئەو کەسەی کە تووژە بێت زیاتر کاریگەری لەسەر سیەکانی بەجێ ئەهێڵێت. ئەو کەسانی کە تووژە بن و دواتر چاک ئەبنەوە ینی ئەو کاریگەریان لەسەر ئەمێنێت ئەو ڤایرۆسە ئەوە زیانە گەێنێ بە سیەکانیان. زۆر باش خۆی ئەو کەسانی کە تووشوتمە لە سا 82یان پەتایەکی بەسیدە بەس ڕێڕەوی سەرەوەی بۆری هەوا ئەگرێت یانی کۆکە قورگێشە سەریێشە ئاوبەلوتایەتە خوارەوە تای ئەبێت لە سا 82یان کە چاکە بێتەوە هیچ ئاکارێکی خراپ لەسەر سیەکان بەجێ نایڵێت. ئەو لە سا 18 کەماوە کە ئەبێتە هۆی توشبوون بە هەوکردنی سیکەم ڤایرۆسە دابەزێتە خوارەوە ئەبێت هۆی هەوکردنی سیەکانی ڤایرۆسی. هەوکردنی سیەکان چەند جۆرێکمانەیە ئەوەی کە زۆر خەتەر بێ هەوکردنی سیەکانی ڤایرۆسی هەمان هەوکردنی وەکو ڤایرۆسی ئەنفلۆنزا کە ئەنفلۆنزای بەراز و ئەنفلۆنزای باڵندە کە خەڵکی پێ ئەمرد بەهۆی هەوکردنی سیەکانەوە بوو. لەبەرەوە کە بێتە هەوکردنی سیەکان ئەو کاتە نەخۆشەکەی بە نەخۆشیێکی خەتەر و هەندێک جار کوشندە لەبەرەوە پێویستە چارەسەری زۆر بە قوتی بۆ بکرێت و بەهێزی بۆ بکرێت و کاتی چاکە بنەوە ئەمانە هەندێکیان ماکی نەخۆشەکان تیا ئەمێن نەک نەخۆشەکە بمێن ماکی نەخۆشەکە ئەمێنێت واتە هەندێکیان بۆ نمونە تووشی پەکەوتنی سی درێژخایانە بن بە تایبەتی و کەسانی خۆیان نەخۆشی سیەکانیان هەبوو وەکو ڕیشاڵی سی یا تەوەسۆی قەسەبات هۆی پەکەوتنی سی یا هەندێک جار ئەبێتە هۆی ڕیشاڵی سی دروستەکات یا هەندێک جار بێت هەندێک نەخۆشی پێ ئەوترێت تەوەسۆی قەسەبات گەورەبوونی بۆری هەوا کە ئەمە نەخۆشی درێژخایانی دوای پەتاکە ئەبێت لەوانەیە هەتا کۆتایی ژیانی نەخۆشەکە بەردەوام بێت لەسەر ئەمە. ئەمەشانی ئەگەرێکی زۆر کەمە ئەمە ئەگەرێکی زۆر کەمە ئەوانەی کە بوتمانەوە سا 18 لەوان لە سا 6یان تووشی ئەو هەراسی دەستکردە بن و ژمارەی زۆر کەم لەمانە تووشی مزاعافاتی سیەکانە بن دوایەوە. باشە دکتۆر ئەو نەخۆشانەی کە تووژە بن لێرە و هەروە بە خۆشحالیەوە کە باز لەوە کرێت کە ژمارە چاک بوونەوە ینی ژمارەکەش باشە لەخوا بە زیابێت بۆ نمونە لەم چاو ڕۆژێ ڕابردووە کە 5 کەس چاک بوونەوە چوونەتەوە ناو ماڵ و مناڵی خۆیان. ئایا لە سنتەری چارەسەری کۆرۆنا یاخود ئەو نەخۆشخانانەی کە تایبەتن بە چارەسەری کۆرۆنا لە سلێمانی چ چارەسەرێکیان بۆ کرێت؟ پرسیارێکی زۆر بەجێ بەڕاستی زۆربەی ئەوانەی کە توش بن خۆشبەختانە پەتایەکی سووکە و ژمارەی زۆر کەمیان چارەسەریان وەرگرتووە تا ئێستا پێویست بە چارەسەر ناکە تەنها ئەو کەسانی کە پۆزتیڤ و فەحسەکان واتە کۆرۆناکەیان هەیە لەوانێ عەزل کرێن ئەگەر نەخۆشیەکە تۆزێ تون بوتیانە چارەسەر وەرەگرن ئەگەر نەخۆشیەکە پەتایەکی بەسیط بوو لە سا 82 کە باسمان کردوانە بێ تەنها عەزلەکرێن جا ئەکرێنەوە بۆ ماوەی 14 ڕۆژ. تێستیەکەمیان پۆزتیڤەوەتەوە بۆ یەک پەتاکەی هەیە پاشان پێش دوای 14 ڕۆژەکە فەحسیان بۆ ئەکرێت بزانن ژماری ڤایرۆسەکە لە جسمیانە ماوە ئەگەر نەگەتیڤ و فەحسی دوای ئەوەشیان بۆ کە ڕۆژی دوای 24 ساعت ئەگەر نەگەتیڤ و یعنی ڤایرۆسەکە لە جسمیانە ماوە و چاکبوونەوە و پیامە چاکبوونەوە ئەو کاتەکە ئەگەڕێتەوە ماڵەوە هەم نەخۆشەکە تەواو لە جسمیانە ماوە و هەم جۆرە مەناعەیەکی پێیا کردووە کە جاریکە نەخۆشەکە ناگرێتەوە. باشە دەسەکانە خۆش واتە دواتر ئەو کەسە ئەگەری توشبوونی نییە بە ڤایرۆس زۆر دەگمەنە زۆر باشە. پەیوەندی تەلەفۆنی دیکەمان لەگەڵای هەرێم لە سلێمانیەوە سڵاوت لە بەکا کەرێم ئەم کاتۆ باش فەرموو ئەگەر پرسیارێکی دیاریکراوە دێ ئاراسەی دکتۆر کۆساری بکەم. زۆر سپاس کاگەرم فەرموو. کاگەرێم گوێمانە دەنگتە بفەرموو. حەزم کاگەرم شوێنەکە باش نییە قسەکانت دەیبڕێ ئەگەر
شوێنەکەت بگۆڕیت ئێستا باشە بفەرمو. زۆر سپاس. ڕۆژانە لەدادیە دکتۆر تێ ئەگەیت قسەکانە زۆرە باشی ناگاتە لە ئێمە قسەکانە ئایبڕێت ئەگە جارێکە پەیوەندی بکەیتەوە بۆی پامەکەت و پرسیارەکە دەباشی بگاتە لای دکتۆر کۆسار. زۆر سپاس. ئەچینە لای خێڵان لە سلێمانی خات و خێڵان سڵاوت دەبێتەوە ئەم کاتۆ باش فەرموو هەر پرسیارەکە دەیە. ئەلو باش بەڕێزم باشی تۆ چۆنیت؟ سپاس دەکەم. من بە خێراتنی دکتۆرەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێنم. زۆر سپاس. وەڵای پرسیارێکم هەیە لە کاک دکتۆر من کە لە ماڵەوە ڕاضاکەم هەناسم زۆر توونە بێ ئەم فترێ ئەتوان ئەم فترێ واز لە ڕاضەکردن بێنم یان پەیوەندی بە هیچ شتێکی ترەوە نییە؟ باشەوەتە تۆ ترست لەوەیە کە هەناسە و تونگە یەکێک لە نیشانەکانی کۆرۆناکە هەمیشە باسەکرا. دکتۆر هیچ پرسیارێکی هەیە؟ کۆکەت نییە تاد نییە. نییە پاکەرەوەش زۆر بەکارێنم وتم لاوەت هۆکاری ئەوە بێیان هیچ کاتێوان نەبوومە. واتە تۆ بە بەرداوامی وەرزشە کردووە؟ بەڵێ بەڵێ. زۆر باشە دەستەکانە خۆش خات و خێڵان. بەڵێ دکتۆر ئەم پرسیارەی خات و خێڵان کە پرسیارێک ئەمێ منیش پرسیارێکە ڕاستێ بەڕێزەکەم بۆی پێکەوە وەڵامەکە بدەینەوە کە باس لەو ئەکرێت کە بۆ نمونە هاوڵاتیانە لێ من هەناسە تونگیم لەگەڵا یاخود سەر ئێشەم لەگەڵا یاخود کۆکە تام بەرزە بێتەوە بێگومان ئەمانە هەمووی نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام ئێمە چۆن جێبکەینەوە لەوەی کە ئایا من بە تەواوەتی تووشی ڤایرۆسی کۆرۆنا و ئەمە نیشانەکانێتی یاخود ئەو نیشانانە ئاساییەکە هەموو کەسی هەیە بە تایبەت لە وەرزەیە. خۆی ئەو نیشانەکانی کۆرۆنا بەیەکەوە یانی چەند نیشانەیە کە بە تەنها ئێمە زۆربەیانی پرسیارەکەن لە بەرنامەوە بەرنامێکی ترە هەناسەتوونی بە تەنها نیشانی کۆرۆنا نییە. هەناسەتوونی نیشانەیەکی سەرەتای کۆرۆناژ نییە نیشانەیەکی بای نەخۆشەکە دوای چەند ڕۆژ هەناسەتوونی تووشە بێ لەبەرەوە گەر سێرکەین نیشانەکان بەگشتی تایە کۆکەیە قورگێشەیە سەرێشەیە گیانێشە نجار سکچوون و لە دوای چەند ڕۆژە ئێ بە هەناسەتوونی لەبەرەوە ناسچوونی بە تەنها نیشانە نیە بە کۆرۆنا وەبێ نیشانەکان ئەو نیشانەی کە باسمان کرد هەمووی تیابێت بە یەکەوە اینجا ئەمانە ئێمە ئەتوانین کە بەرەو خەسەخانەکان بڕین بۆ فحسکردن لەبەرەوە ئەو نیشانانەمان ئەگەر هەبوو ئەبێ هاوڵاتی بڕاتە نەخۆشخانەکان بە تایبەتی نەخۆشخانەی کە دابین کراوە بۆ نەخۆشخانەی عەلی ناجی ئێستا لە سلێمانی دانراوە بۆ کەسانی کە ئەم نیشانانی هەیە پێویستە تیمێکی پزیشکی لەوەیە فەحسەکرێت و فەحسی ئەگەر بینیان کە زۆر نزیکە لە کۆرۆنا و کاتە فەحسی کۆرۆناشی بۆ ئەکرێت. هەناسەتوونی لە کاتی هیلاکیە نیشانەی نەخۆشیەکانی سی بێ لەوانە نەخۆشین دڵ بێ هەندێک جار ئەم زۆرۆفەی ئێستا بەڕاستی قەلەقێکی دروست کردووە سترێس و قەلەقێکی لە هۆکارەکان کە ئەبێتەوەی هەناسەتوونی. بەڕێی من واسێنان لە وەرزش ئەگەر ئاڕازەکانی زۆر زیای نەکرد و واسییان لە وەرزش شتێکی باشی لەم کاتەیە وەرزشمان پێویستە وەرزشی لە هۆکارانی کە مەناعی ئینسان بەرزەکاتەوە بۆ بەرگاربوونی ئەم نەخۆشیە. زۆر باشە و ئەمە ئاماژەش بۆ کەم دکتۆر کۆسار کە بەڕێزت بکو پزیشکێکی پسپۆر لە بوارەکەی خۆتا هەمیشە پەیوەندی کۆنتاکتت هەیە لەگەڵ نەخۆشەکان تاکە ژمارە تەلەفۆنی دکتۆریش لەسەر شاشە ئاڕوات بۆی ئەو نەخۆشانەی کە نەخۆشی دکتۆر کۆسار یاخود هەر کەسێکە پرسیارێکی هەبوو پەیوەندی بکە بە دکتۆرەوە ژمارە تەلەفۆنی دکتۆر 050 240 هشتاوەشت هەفتاوهەشت کە لەسەر شاشە ژەڕوە. دکتۆر هیچت هەیە بۆ هاوڵاتیان لە چ کاتێکا پەیوەندی بە تۆ بکەن؟ زۆر سپاس ئەمە شتێکی زۆر باشە بەڕاستی و ئێمە وەکوم هەمن حەزەکەم پزیشکەکانی سلێمانی و دەوروبەریش ئەم شتە بکەن. ئەمە من 4 ڕۆژە پەیڕەوی ئەەکەم بەڕاستی لە ڕۆژی شەمەوە لە کاژمێر 2 بۆ 6 ئێوارە هەندجار بۆ حوتۆشی ژەڕوات لە ڕێگەی ڤایبەرەوە ئەم خەتە کراوە ئەبێت بۆ ئەوەی ئەو نەخۆشەکانی خۆم لە ڕێگەی ئەمەوە بە تایبەتی نەخۆشە درێژخایانەکان کە پێویستیان بە ڕێنماییە پێویستیان بە ڕێنمایی لەسەر چارەسەرەکانیان ئەو عیلاجانی کە هەیەە تەواو بووە چی بکات عیلاجەکان گۆڕانکاری بەسەرایانن ئەم ژمارەی کراوە ئەبێت لەو 4-5 ساعتێ ئەتوانن بە ڕێگەی ڤایبەر ڕسمی عیلاجەکان ئەنێرن باسکردی نەخۆشیەکە لە ڕێگەی تەلەفۆنکردنەوە بتوانین لەم کاتە زروفەیە بتوانین نەسیحەتێکی ئەو نەخۆشانشگەێت چکە ئێمە هەموو وڵاتەکە بۆ بە کۆرۆنا بەڕاستی ئێمە بیرمانە چێ نەخۆشی تریشەیە ئەنوا عشقان نەخۆشی درێژخایان هەیە بە تایبەتی لە بوارەکەی خۆمڵین نەخۆشی سیەکان و ڕەبۆ و حساسەتی بۆری هەوا و ژێرپەنجی سیەکان و ئەوانەی کە تەوسوی قەسەبات و تیابی قەسەبای درێژخایان و ڕیشاڵی سی و ئەمانە
کۆمەڵێکی زۆر نەخۆشی درێژخایانن کە پێویستە کا بە ڕێنمایی بەردەوام لەم کاتەیە خەستەخانەکان زۆربەی داخراون تەواڕیەکان هەیە و زۆربەی کلینیکەکان داخراون و هەمووی داخراوە پێویستە کا پزیشکەکان ئەم کارە بکەن بەکارێکی باشی ئەزانم و هیادارم هاوڵەکانم هەماشت بکەن. دەسەکانە خۆش زۆر سپاس دکتۆریان مادوو نەبێت و لەش ساغوێ پەیوەندی تەلەفۆنی دیکەمان لەگەڵایە کاکەژار لە ڕاپەڕینەوە کاگەژار سڵاوت لێ بێتۆم کاتەوە باش فەرمۆگەرە پرسیارەکە دەیە. کاگەژار بەداخۆ پەیوەندەکەی لاوە چێنەما بێت دەچمە لای کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە. کاک عەبدوڕەحمان سڵاوت لێبێت. سڵاو لە ئێوەش سڵاو لەو بەرنامە جوانەتان. زۆر سپاس. بەڕاستی تا ئەو خەڵکە زیاتر ئاگادار بکەنەوە هەر کەمە. زۆر سپاس ئەو ئەرکی سەرشانی خۆمانە. کاک عەبدوڕەحمان هیچ پرسیارێکی دیاریکراوت هەیە لەسەر ئەم ڤایرۆسەکە ڕاستی دکتۆر کۆساری بکەین؟ دەستخۆشیە دکتۆر کۆسار دەکەم دەمەوەی لێ بکەم پێشەوەی نیشانەکان تێدا بێتە جێ و نەخۆشیەکە لە نێو لە وەکو بڵێ دەقێتەوە چۆن هەست بەو نەخۆشی دەکەی کە هاتە نێو ماڵتان یاخود کەسێک لە ئەندامانی ماڵەکەتان توش بووە. زۆر باشە دەستەکانە خۆشە ناو پرسیارە دەبوو. بەڵێ بەڵێ دەستخۆش کاک عەبدوڕەحمان. دکتۆر کۆسار زۆر کەسانی کێشەی لەگەڵ ئەوە هەیە ینی من بەچی هەست بکەم کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا وەکو باسمان کرد کە نیشانەکانی لێرە ئەو کەسانی کە تووشە بە نیشانەکانی کەمترە واتە نیشانەکانی ئاسانترە وەکو لە توشبوونی وڵاتانی دیکە. چۆن هەست بکە و کەسە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بە بۆی بچە پشکنین بکات؟ خۆی پێویست ناکە هەموو کەس بڕوا پێشکین بکە. یەکەم لە هیچ سێرڤەیەکی عالمی و WHO قەت پێ ناڵێ هەموو کەس بڕوا پشکنین بکات بەڕاستی چونکە ناکرێت و فەحسەکە گرانە و ئێمە لۆدێکی زۆر خینە سەر ئەو شوێنانی کە فەحسەکەن وامالێ نەخۆشەکان و توشبووەکان ناتوان ینی ڕێنمایی و عیلاجی تایبەتی وەرگن بەو نەخۆشیە لەبەرەوەی پێویست ناکە هەموو کەسی فەحسکە و ئێمە ناتوانین تەزنیشانی هەیە کە نیشانەکانی نەیە بڵێن تۆ کۆرۆنات یا کۆرۆنایە چونکە ماوەی 14 ڕۆژ پێڵ ئینکیوبیشن پیرێت هەر کەسێ بەرکەوتی هەبێت لە یەکێک لەگەڵ نەخۆشەکەی کە هەی بوو بێت لە ماوەی 14 ڕۆژە بۆی هەیە نیشانەکان دەرکەون ئەگەر نیشانە دەرکەوت اینجا ئاڕێن فەحسەکەین لەبەرەوە کەس ناتوێ فەحسکە و ناتوانین کەس پشکنینێکی شەکرێک کە ئەتوانین ینی لە ماڵ و خۆمان بکەن بە ماوەی 20 بەڕاستی ئەوە دروستە شتێکی علمی نییە و من بەوە ناتوانین تحدیدێکی کێ نەخۆشەکەی نەخۆشی نییە اینوای خۆی هەناسەتونی هەیە ناتوانین ناسی ئەوە ڕاگرێت بەر ناتوانین بڵێ ئەوە بەرکە ئەوە دوای ئازار هەوە بڵێ کۆرۆنا لەبەرەوە فەحسێکی نەو فەحسە یعنی بە فەحسدا نارێ و پێویست ناکە بیکەین ئێمە لە ماڵەوە هەرچەند دەستگا ڕاگەنەکان زۆر اینیان قسە سەر ماوەی لە مۆژکە بکرێت و من بە هیچ شێوەیە لەگەڵەوانی و پێویست ناکە بکرێت ئەو 14 ڕۆژە زۆر مهمە لە خۆی دائیمە لە 5ەم ڕۆژە نیشانەکان دەرەکەوێت لە 3 بۆ 5ەم ڕۆژ و لە 10ەم ڕۆژە قورس بێ قورسێ بێ لە 10ەم ڕۆژە واتە 5 بۆ 10 ڕۆژەکە نیشانەمان هەبوو قورس بوو نیشانەکان ئێمە پێویستەکە بڕۆین فەحسکەین. زۆر باشە دکتۆر پێم خۆشە باس لەو هەواڵە دڵخۆشکارانەش بکەین دەربارەی چارەسەرەکان کە لە کوردستانە بۆ نمونە کۆمپانیای پایۆنێر کە باسی لەوە کرد کە دەرمانێک دروست دەکات کە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ڤایرۆسەکە کە لاچێ ئەمە زۆر کات خەڵک حاڵەت تێگەشت بێت پێی وابێت کە ئەم دەرمانە ڤایرۆسەکە ئەکوژێ لە جەستەمانە. پرسیارێکی زۆر بەجێ بەڕاستی ئەو دەرمانانی کە ئێستا بەکارهێنێت لە چارەسەری ئەم نەخۆشیە بەپی بەحسەکان هیچ لەو دەرمانانە نەبووەتە هۆی لە ناوبردننی ڤایرۆسەکە بە تەواوی ئەم دەرمانانە ئەبێتە هۆی ئەوەی کەمکردنەوەی توندی نەخۆشیەکە چاک بوونەوەی نەخۆشیەکە بە زووتر زووتر چاکیەکاتەوە بەڵام ناتوێن بڵێ ئەم عیلاجە گەربی خۆی ڤایرۆسەکە لە ساسا کوژێت ئەو چارەسەرانی کە هەیە و باسێکری کۆمپانی پانیر مەشکورن کاڵێ من دروستی ئەەکەم عیلاجەکە لە ساڵی 1940ەوە هەیە کە عیلاجی هایدرۆکلۆریکوینی پێڵێن ئەم چارەسەرە بۆ مەلاریا بەکارێنا بۆ عیلاجی ڕۆماتیزمەکان بەکارێ و ئێسش لە سلێمانیا بەکارێنرێت و ئێمە ئەم چارەسەر لە سنتەری چارەسەری نەخۆشی کۆرۆنا لە سەرچنار لە یەکەم ڕۆژە بەکارێنەوە بۆ نەخۆشە لەبەرەوە ئێمە شتێکی تازە نییە لە کوردستان بڵێ ئەمەمانەکە هەتا بەحسە تازەکان لە دوو چارەسەرەکە هایدرۆکسیکلۆروکوین و مادێکی بڵێن ئەزیترۆمایسین بە یەکۆ بەکارێن ریزڵتێکی زۆر باشمانە بێ ئەمەش بەکارهێناوە لە سلێمانیا ئێمە ینی ئەو شتانی کە بەکارێنە لە چاینا و لە ئەمریکا و وڵاتەکان زۆربەی لە سنتەری چارەسەری نەخۆشی
کۆرۆنا لە سەرچنار بەکاری هێنراوە و ئەنجامێکی باشی هەبووە بەپی ئەو ئەنجامانی کە لە سین و لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەکارێناوە هەمان ئەنجامیاوە لێرەش نەخۆشەکە زووتر چاکە بێتەوە کاریگەری قورسی نەخۆشیە کەمەکاتەوە بەڵام بڵین نەخۆشیەکە لە ساسە ئەکوژێت ناتوانانی ئەو بڵێن ڤاکسینێکیش نییە ینی بۆی هاوڵاتیان تێبگەن ئەمە بیلفعل ڤاکسینی شتێکی جیاوازە هەندێک لە دەستگا ڕاگەیانەکانەوە ماوەیەوە پێش بڵاوکرا کە ڤاکسینی ئەگاتە سلێمانی لە ماوەی 2 هەفتەیە نەخۆشیەکە چاکاتەوە ئەسڵەن ڤاکسین بۆ چارەسەر بەکار نهێنێت ڤاکسین بریتە لە وەرگرتنی مەناعی بەکارهێنراوە مەناعی وەرگین دژی ڤایرۆسەکە کێ بەکارێنێ ئەوەی کە توش نەبووە نەگەوەی توش بووە لەبەر چارەسەر نییە ئەمە و کێ پێویستە بەکاری بێنە ڤاکسین ئەوانەی کە بەرکەوتن لەگەڵ نەخۆشە بۆ نمونە تیمە پزیشکیەکان تیمە نێرسەکان ئەوانەی کە لە خەسەخانەکانە ئیشەکەن بە حرەس و بۆ ئەوانە گرنگە و بۆ کێ گرنگە بۆ ئەوانەی کە توش بن خەتەرە لەسەر ژیانیان بۆ نمونە ئەوانەی کە تەمەنیان هەیە تەمەنیان سەر و 70 ساڵە نەخۆشی درێژخایەنەکانی شەکرە و سستی گورچیلە و بەرزبوونەوەی پەستانی خوێن و ژێرپەنجە و عیلاجی کیمایی ئەوانە وەرن کە مەناعەتە ئابەزێنێ بۆ ئەمانە گرنگترە تا بۆ یەکێکی کە هیچ نەخۆشیێکی نییە و گەنجە و هیچ بەرکەوتەیەکی نییە و ئەگەر ڤاکسین بگات و دروست کرێت کە ئێستا چەند وڵاتی هەوڵەیەن ئەمریکا لە پێشەمویانە وڵاتی سین و وڵاتانی ئەوروپا و حتا ئێرانیش خەریکی دروستکردنی ڤاکسین بەلایەنی کەمەوە ساڵێ بۆ ساڵێکی پێچێ بۆی ڤاکسینەکە حازر بێ بۆ بەکارهێنانی مرۆیی زۆر باشە دکتۆر باز لە وەرگرتنی پلاسمای خوێنی شەکرێت لەو کەسانەی کە توش بوون و چاک بوونەتەوە پێم خۆشاکە بە وردی وەڵامیان پرسیارە بدەیتەوە بۆی ڕوون بێ لە لای هاوڵاتیانیش بەڵام ئێستا پەیامێرمان حەیدەرمان لەگەڵا لە کفرێەوە حەیدەر سڵاوت لێبێت و ئەم کاتەوە باش پێم باشەکە نوێترین زانیاریەکان لە کفری تاچان هاوڵاتیان پابند بن با ڕێنماییەکانەوە تاچان قەدەغی هاتوچۆش لەبێت چڕتر کراوەتەوە شنیار سلااو لە هەموو لایەک ئێمە ئێستا لە دەواازەی کفرین دیارە ئەیرێ بۆ خۆی ناوچەیەکی سنووریە هەم لەگەڵ شارەکانی خوار و ناوڕاستی عێراق هەم لە لایەکی دیکەش لەگەڵ وڵاتی ئێران بۆ خۆی دەستگا ئەمنەکان ئەمڕۆ بە بەرنمەیەکی نوێ بە تایبەت ئەم بازگەی کە دەیبینن بەشێکی زۆرەوە ئۆتۆمبیلانەی کە لە پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق دێن قەدەغێکردنی نەهاتووی ناو شاریان لێ ئەنجام دراوە واتە قەدەغەیە هەموو ئۆتۆمبیلە بار هەڵگەڕانەی کە دێن لە بەغدا و یاخود لە شارەکانی دیکەوە دوای پشکنینیان لە ڕێگایەکی دەرەوە واتە ڕێگایەکی خارجی هەیە دەهێنن لێرەوە ئۆتۆمبیلەکان ئەوانەی کە مۆڵەتی و پێویستە هاتچۆ بکگینە قەدەغی هاتچۆیە و هاوڵاتیانش تا ڕادەیەک دەتوانن بڵێن پابندی ڕێنمایەکانی هاتوچۆن جگە لە ناو کفریش لە ناحیەکان و گوندەکان و شوێنەکانی دەوروبەریش بۆ پیکەوە چەند شوێنێک هەبووە بڵێن ڕێگای لاوکی بووە دەتوانرا هاوڵاتیان لێرەوە گوزەر بکەن بەڵام هەموو ئەو ڕێگایانە قەدەغە کراوە تەنها ڕێگا کە لە ئێستادا هاتچۆی تێدا بکرێ هەموو ئەو ڕێگایە کە تیمی تەندروستی تیمی دەستگا ئەمنەکان پۆلیس ئاسایش دانراوە ئەوەی کەوا من دەمەوێت قسەی لەسەرکەم ئەوەیە کە لە دوێنێەوە دەست کراوە بە لێپرسینەوە واتە ئەو کەسانی کە سەرپێچی یاساکەن ئەو کەسانی کە سەرپێچی تیمەکانی تەندروستی و تیمەکانی ئاسایش و دەستگا ئەمنەکانەکەن لێپرسینەوەیان لێ ئەکرێت و دەتوانم بڵێن بە بڕیارێکی قایمقامێتی قەزای کفری دوای ئەوەی کە ژمارەیەکی خاوەنکار یاخود ژمارەیەک لە هاوڵاتیان سەرپێچی کردو زیاتر لە 35 کەس سەرپێچی کراکەمە هەنگاوێکی یەکەمە کە بۆ یەکەم جارەکە لە دوای ئەوەی کە هەندێک لە هاوڵاتیان کە بە ڕێژەیەکی کەم وەکو پێویست پابندی ڕێنمایەکانی تەندروستی نەبوون هەر ئەمڕۆ لە کاتژمێر بڵێن 12 دوانیوەڕۆوە کە کۆبلەوەیەکی فراوان لە ئیدارەی گەرمیان کرا لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کەوا زیاتر هەنگاوەکانی جێبەجێکردنی ڕێنمایەکان بچێتە قۆناغی جێبەجێکردنەوە لە ناحیەی سەرقەڵا لە ناحیەی زنانە کە دوو ناوچەند سنوورین لەگەڵ پارێزگای سڵاحەدین کە لە سێو پێداویستی تەندروستیش دابین کراوە و دابەش کراوە بەسەر هێزەکانی پۆلیس و ئاسایش من خاڵێکی دیکە دەبێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کەوا سەرمایەداران و خێرخوازانیش هەنگاوەکانیان بە جۆرێک لە جۆرەکان فراوانتر و باشتر کردو ئەوانەی کە جۆرێک لە جۆرەکان خاوەن سەرمایەدارە باشن یەکەم جار ئەوە بووکە هاوکاریان بەسەر بڵێن دەستگاکانی ئاسایشیان خاڵەکانی پشکین دابش بەڵام ئێستا نەخێر
دەچن کۆمەک و هاوکاری کۆ دەکەنەوە یاخود بە شێوەیەک لە شێوەکان کەرەسەی تەندروستی وەکەوەی ئامێری تەنگە نەفەسیە یاخود ئامێری کەرەسە و پێداویستی تەندروستیە کە ئەمانە گرنگترە بۆیە ئەمە هەنگاوێکی دروستە قایمقامێت و لایەنە ئیدارەکان لەگەڵ سەرمایهداران بڕیارە لە سبەینەوە لژنەیەکی تایبەت یاخود جۆرێک لە لێگەیشتن هەبێ بەوەی کە هەر کەسێک دەیەوێت هاوکاری ببەخشێت بە جۆرێک لە جۆرەکان بۆی ئەم قەیرانە یاخود ئەم دۆخەنە تەندروستی کە نە کوردستان جیهانی کردوێتەوە تێپەڕێنن بتوانن میکانیزمێک دروست بکەن چی پێویستە چی گرنگ و گرنگترە ئەمە هەنگاوێکی گرنگە ئەگەر وەکو لژنەکانی چاودێری و بازرگانی یاخود لەگەڵ لژنەکانی ئابووری ئاسایش ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان نەتوان بڵێن بە جیاواز لە جاران بە سێ کاتی جیاواز دەگەڕن هەم بەسەر مارکێت هەم بەسەر هەموو ئەو کۆڵان و شوێنەکانە کە خۆراکە فرۆشن یاخود نانەواخانەکان زیاتر لە 3 تەن خۆراکی بەسەرچوو سوتێنراو لە ناوبران بەشێک لە خاوەنکارەکان غەرامە کرا وتیان قۆناغی دووەمیش خاڵێکی گرنگە ئێماوەژێ پێکم هەر مارکێتێک یاخود هەر خاوەنکارێک و کۆگایەک گەر بێت و کەرەسەی نەشیا و یاخود ماوە بەسەرچوو بفرۆشێت ناوەکەی بڵاو دەکەنەوە جگەلەوەژی دوکانەکەی دادەخەن و لافیتەیەکی لێ هەڵواسن کە ئەمە هەنگاوێک کە دەتوان بڵێن بەشێک لە هاوڵاتیان داواکار بووکەوە هەر مارکێتێک هەر کەسێک یاخود هەر خاوەنکارێک جۆرێک لە جۆرەکان خۆراک دەفرۆشێت کاتێک دەستی بەسەرا دەگیرێت جگە لە غەرامەکردن و بەڵێن نامەپڕکردنەوە لە هەمان کاتێ ناوەکەی بڵاو بکرێتەوە ئەمە کۆی هەواڵ و زانیارەکانی سنووری گەرمیانە بەڵام لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە تا ئێستا هیچ هاوڵاتێک یاخود هیچ کەسێک بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە بەڵام کوردوتنی ماڵ خۆت بگرە و ئەوەکان تریش دەپارێزی بۆیە خۆپاراستن باشترین ڕێگایە بۆ چارەسەرکردن یاخود بۆ دوورکەوتنەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا هاوکات خاڵێکم لە بیرچوو دەمەوێت ئاماژە پێ بکەم ئیدارەی شار لەگەڵ پێشمەرگە و میخۆری قەرەتەپە حەبرین کە لە کفریە بارەکەیان گفتوگۆ و کۆبنەوە و دیداریشیان کردووە لەوەی کەوا گەر پێویستکە لە خۆناغیدا هاتووە هەموو هێزەکان دەخرێنە کار ئەمە کۆی زانیارەکانی سنووری قەزای کفری دەوروبەری بوو. سپاس بۆ تۆ حیدەر سپاس بە تاوی زانیارەکانت دکتۆر کۆسار بگەڕمە بۆ لای تۆ ئەو پرسیارێکە ئاراستەم کردی کە لە ئێستاە ئەتوانێت بڵین هەواڵێکی گێرمە ئەویش لە کوردستان چارەسەرکردنی توشبوانی ڤایرۆسەکەیە بە وەرگرتنی پلازما لەو کەسانی کە توش بوون چاک بوونەتەوە. بەڵێ ئەمە تازە کەوتوتە ینی بەحسەکان کەوتوتە بازارەوە کە وەرگرتنی خوێنی ئەو کەسان دژەتەنی تایە تامان ئەو کەسانی کە چاک بوونەتەوە مەناعی جسمان دژەتەنی دروست کردووە ئەم دژەتەنە ئەتوانێت وەرگیرێ بکرێتەوە ئەو نەخۆشانەی کە توش بوون لەبەر ئەوە دژەتەنەکان ئەتوانێت ڤایرۆسەکە لە ناوبەرێ تا ئێستا پراکتیس نەکراوە لێرە و لە جیهانە تازە خەریکە پراکتیسەکرێت بەڵام ئەمەش چارەسەرێکی دڵخۆشکەرە و دڵخۆشکەرە لە جیهانیشە بەڵێ دڵخۆشکەرە بۆ ئەم نەخۆشیە و ئیشەڵا ئەگەر ئەنجامی باشی هەبێت ئێمە دەتوانین بەکارین شتێکی قورزین لێرە بەکارین کاتە جارە زووە گەر باز ئەنجامەکانی بکەین بۆی بڵێن کە چارەسەرێکیشتا نەگەشتە ئەو دەرەجام نەخۆشەکانمان زۆر سووکن لەخوا بەرسیان زۆر سووکە تا ئێستا نەگەشتە دەرەجی قورس و ناسی دەستکردوانە. زۆر باشە. دکتۆر کۆسارک و ڕاگری کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی بێگومان بۆ خوێندنی خوێندکارانیش بۆ ئەم ساڵ کە ئەمەش تۆزە دڵە ڕاوکیەوە بە هەروە دوودڵی ئێنان خوێندکارانیشا دروستکرە بەتابە بە خوێندکارانی زانکۆ پەیمانگەکانیش بە هەمان شێوە کە باز دۆکرێت کە سیستەمی خوێندن ئەم ساڵەکرێت بە ئۆنلاین یاخودەوە کە سیستەمی خوێندن ئاواستێت دو ئەخرێ بۆ ساڵێکی کە ئێوە بوو ئەمە چڕەکارێکی نوێتان جێبەجێ کردووە کە مژدەیەکیش بەم بۆ خوێندکاران. زۆر سپاس من پێش بێم بۆ ستۆدیۆ ئینمانە بوو کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆی سلێمانیمان هەبوو بە ئۆنلاین بوو تەمان کۆبوونەوەکە ماڵی خۆی بوو ئەنجومەنەکە بۆ ئەمە دووەم ئەنجومەنێکین بە ئۆنلاین هەفتی پێش ڕۆژی پێنجشەمە کۆبوونەوەی یەکەم کۆبوونی دووەمە ئۆنلاینێکین کە لەسەر ڕێکارەکانی دەستپێکردنەوەی خوێندن و بۆەوەی خوێندکاران ساڵێکی خوێندیان نەفۆتێ بەڕاستی من ئەتوانم لێرەوە بە بڕیاری ئەنجومەن مژدەیەکی ئەنجومەنی زانکۆی سلێمانی مژدەیەکی خۆشمە خوێندکارانی زانکۆ کە بە هیچ شێوەیە ساڵی خوێندن یان نافەوتێت بە هۆکارێک لە هۆکارەکان ڕێگارێک لە ڕێکارەکان کە ئێمە ئیکین ئایا بە ئۆنلاین بێت یا بە درێژکردنەوەی خوێندن بێت خوێندنی ئەمساڵ
نافۆتێ و بەردەوام ئەبێت و ئیشەڵا ئەم پەتایشتی ئەپەڕێنین کە هەموو ئاماژەکان بەوەی لەوانی لە مانگی 5 پەتاکە بەرەو نەمان بڕوە ئەو کاتێمە ساڵانی کەش خوێندن ماگەیان لە ناوانی حوتە تەواو بووین لەبەرەوە چەند هەفتەیە ئەگە درێژکرێتەوە خوێندن و کارێکی خراپ نابێت و ئیشەڵا خوێندنی ئەمساڵ نافۆتێت ئیشەڵا. دکتۆر کۆسار ئێوە هەروەکو بزانکۆی سلێمانیش ینی ئەو پەیوەندی و ئەو هاوکارێکە لەگەڵ بەڕێبەراتی تەندروستی وەزارەتی تەندروستی هەتانە چیە تا چەنێوەش هاوکاری ئەوانتان کردووە بەتابەت لەم باوردۆخە سەختەیە؟ بەڵێ ئێمەش چەند یارمەتێکی بەڕاستی بەڕێبەراتی تەندروستی سلێمانیمان وەکو زانکۆی سلێمانی و زانکۆکانی ئەم دەڤەرە بەڕاپەڕین و زانکۆی پۆلیتەکنیک و زانکۆی ژەمچەماڵ هەر لە ڕۆژیەکی سێ بە ئامادەبوونی وەزیری خوێندنی باڵا کۆنگرێ کۆبوونێکی فراوان کرا و تیمە دروستکرا من سەرۆکی تیمەکەم لەگەڵ ڕاگرانی کۆلیجە پزیشکیەکان و زانکۆی پۆلیتەکنیک و نوێنەری ئەوانشیتیا و دەستی کوردستانی بۆ دراساتی استراتیجی کە توانیمان چەند یارمەتیەکی بەڕێبەراتی تەندروستی سلێمانی بە هەماهەنگی لەو شتانی کە کراوە یەکەم دروستکردنی تاقیگەیەکی فەحسی کۆرۆنا کە لە دەستی کوردستانی بۆ دراساتی استراتیجی کراوە دووهەم دانانی هۆتلاین ئەو لاینی 122 کە ژمارەیەکی تقریبان 30 خوێندکاری کۆلیجی پزیشکی زانکۆی سلێمانی لەسەر خەتن 24 سعات بۆ وەڵامدانەوەی خەڵک و چەند سکۆرێکیان لە بەردەمایە نیشانەکان لە خەڵکە پرسەپی نیشانەکان ینی ڕێنمایی هاونیشتیمانیانەکەن بۆ کۆ بڕۆن ئەگەر نیشانەکان دەرکەوت کە نەخۆشەکە خەتی سوور پیشانەیە لەیان بڵم بڕۆ بۆ فەحسی کۆرۆنا یا لە ماوە نیشانداری هاوڵاتیان بە 24 سعات و بۆ ماوەی تقریبان 15 ڕۆژە لەسەر خەتن خوێندکارەکانمان خاڵی سێم ژمارەیەکی زۆر خوێندکاری کۆلێجە پزیشکیەکان و زانکۆی پۆلیتەکنیک ئامادەی خۆیان دەربڕیەوە نایان نووسیوە کە وەکو خوێندکاری خۆبەخش ئیش بکەن بۆ تیمی خۆبەخش ئەگەر خوا نەخواست پەتاکە بڵاو بووە ناو شارە و توانای تیمە پزیشکیەکان نەبوو کۆنتترۆلیکەن خوێندکارەکان ئامادەن خاڵێکی گرنگ بریتە لە دروستکردنی GIS کامە سیستمێکی جوگرافیاییە کە ئەو خەریتی کە ئیبینین هەموو جارێ لە وڵاتانی جیهان پیشانەیە کەمانێمە لە عێراقیمان لە کوردستانیمانە زانکۆی سلێمانی خۆشبەختانە توانی سیستمێکی GIS دروست بکات بۆ کوردستان کە گەر سێری کێت نەخۆشەکان پیشانە لە شارێکە ژماری نەخۆشەکان چەنە و ڕەگەزیان چییە بەم شێوەیە توانیمانە چەند هەمانگی بکەین لەگەڵ بەڕێبەراتی تەندروستی سلێمانی. زۆر سپاس دکتۆر کۆسار، سپاس بۆ تاوی زانیارەکانت مادوو نەبیت. بەشە ساق بێت. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی وادارم کە سووتان لەم پرۆگرامەی باپابند بین وەرگرت بێت بە هیوای تەندروستێکی باش بۆ گشتلاکتن و بە هیوام هەمووتان ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ بکەن. ئێوارێکی خۆش بۆ گشتلاکتان.